مشتری بورەی هەم داشاوە بەرێ ئیجارە یانە و سانیۆ ئامێ بێنی دوێ پێ بێنی و من نەژناسێنێشە واچنی بورەی پێی پاوەی بەرا پێی نگابانی یانە و سانی یعنی حەمێ منسان ئەو ئانەیەشی دەسی و تاتێچمش چەنە بوو چونکەی و کە من پەناش پێ بەرێنێ تا نازۆ بۆرەی بەرا واچێ با بەراژ ئێمە هەرمانێەوە ما بە بۆرەی نییەنە گان چاگە دڵ ئایشا بوەڕۆ بارحاڵ بۆرە دیار و چەمەپەڕا منەوە پەتە کریا و ڕوەپاوە بریا بەڵام وەشبەختانە ئاندەش نەشی پەنە یانە و سانی بۆرە شاکی هەستۆ واتە بێشا زاوڵی پاوەی تەوەنیش پێشانە جا من تاقیق نەزانێنێ دەستوەشی کرد و ئۆزاڕڵا پاوەی یان ناڕەحەت بوو چەنەشە بارحاڵ بۆرە ئاماوە و من ئەجێ دنیا شادانە کەمێ و شوونانێرە وێرەگانی و بانەوە بێنمێ و میمانێ ما بێنێ میمانەکیمان دوێر کەسێ بێنێ و هەرکامە هەسەری بە شاوارنە و vەر و بەرەیەنە بەسێ بێوێ دەم و نان و چای واردەی و جگەرە کێشای و باسی شابێنێ و باس و هەڵەبجەی کەرێنێ یۆ واچێ ژیواژە هەڵەبجەنە ئاسانتەرە چاگە هەرمانە فرەتەرەنە چاگە ماموری دۆڵەتی هەرجە مردمیەنێ تاتێچم واچێ من چاگە بە سەڵان دۆسێم هەنێ دیار بێ کە سەفەری وینا ڕانە من ویم لک نابێ تاتێ مەرە و بەقتووە جگەرەکاش و چەرخەکەیش کەی کەرێنێ تەلاش کەرێنێ تا وەرم نەبەڕۆمەوە خەمم بێ ئی سەفەرە بێ من کریۆ مەزان و کەی و چەنی وەرمم کۆتەوێ پۆرە ئێندەمزان و وەختی هایم بیۆ مەیە و تاتەمواڵی نییەنێ بەگرد دەنگێ و هاواریم پێچنێنە قەڵەس مامۆم و مامۆژەنیم چەنی زاوڵەکاش ئامێ دەمەوە مامۆ واچی مەتەرسە قەرارا من و تۆ پێوە بلمێ من ناس تۆ بەرا چون ئاڕاکە ئاڵێژ ملاپۆرە سەختەنە و خەمم بێ تۆ پانە چێوە سەر بێ قۆڵمدان بە ئەلی کە ناز و بسیاوە بەر و تو بیان و لاشە سەوای قەڵوەزی هەم ڕۆژ بیۆ بەڵام هیچ چێو ئۆوژ نەشێ نەبیەی تاتێم ڕەنگو بۆ گرچی ویژلا منۆ فاڕابێ ئەڵبەت تاتەم ئەوەڵ جارش نەبێ کە لەبێ و دوور گنێوە بەڵام ئیجارە ئۆ هیچ جارە وتەری نەشێ چەند ڕێ و شۆنە و لەوای تاتێم و ئالیشارە وێرەگانەی مامووی باڵ ئێشە و ملمێ شەوە گێرمی دەمەوە وەڵێ ئانێنە منسووربەک هاش بۆوە شۆشمێ وارینە نەگرمێ پۆڵی مەرە ئاشەوە نەوتا و هەر ورکەم بێ کە نەکای سەوای منسووربەک هاش بۆوە هەڵای هەساری دارۆ بێنێ هۆرسیمێ مامۆژەنی منان و چایش ئامادە کردە بێ من و مامۆم و زاڵە گۆرەکەی ماموویم تا لا کامیلی گرگلێری بێ بنمێ دۆر و هارگاکێ هەرچەند هامن بێ کەچی چاوەتەنە گەرما و هارگاکی لەزەت و وێژ بێش سەر و پیاڵە چای ماوارد بە نان و ماسۆ گرزیای مێرە دلێ بەرە بەرەو هەسەرە زەردە تۆرەکە سەرە و یاگەکی وشەنە ماتڵە مابێ بۆ ڕێژ وژ ئامادە کردە بێ مامۆژەنی موزاوڵەکەی هەرکام بەنوبە باوشی شاکردە منە ڕەودلی هەرسوو بزەیەنە تالا هەسەرەکەی ڕەوانە شاکردە مامۆم یەواشێ و نەمام منە و نیانش سەر و هەسەرەکێ بێ چاگە دلی سوکەباری وێنە یاگەش پێ وەش کردە بێنێ چەنی ئەرەجمای ما بۆ ڕێشتەکانی وەژدانە وێش تا هەمڕایی ماکەڕ و بەڵام ماموویم دەنگی وشچەنی دا و یاوناشنەکی یاگی ئاڵی چی سەفەرەنە نییەنە من سەر و هەسەرەکەیوە تا کۆتی مێنە پێچ هەللا کەرێنێ بۆرە یاگی وشەنە و سەر و قلیچکەیشۆ نیشتە بێرە و دەسێ بێچارەیش کردێ بێنش بە کۆڵەکەی سەر و ملیش و بە گۆشی قوتێ و چەمی زلێوە دیێش و نیمارە نۆسوڵی وتی کەمکەم زیاوە دنیا کشومات بێ جارجار دەم و کەڵەشیری وی دووری بێدەنگی ماڕێ لابلای دووەنەرێ دیانێ پەی یانە و بابایم نەزانین لە لوێنێ مڵکەرە یا هەڵای هەر ئینێ دەگانە وەروی مەرە پرسینە واچێنی داخۆ سەعە وەرمەنە بۆ یامنا داخۆ بزانە کە من ملای ملو تافرەتەر دوورگنوە چۆلا ڕقن و چەقلاوای و بەرزی بێمێ و داڵان و شۆبەی ما ئازجیا و سەر و حۆزە لارێنە ڕەڵی بێمێ و لا پەچەگای دوایمێ سەر و ئۆڕاکی
گەل هەڵای هەر پەچە نەبێ و نەزیابێ زیارەت و سانی و باخچە و ڕۆسەمی و دەرەهەراتما ڤیارێ و داماوە ئۆڵس لا زیارەتا مەحموود و سەرەواڵای پێی دماجاری دیانێ پێ نۆسوڵێ و قەڵبەزی نزیک بە شۆشمیت دەرەکڵێڤنە مدرایمێ و مامۆیم دەستش بەرد و ملەوانە زەنگوڵی مل و هەسەرەکەش کردەوە و وسشەنە درێ تۆرەکە و ئاڵفەکەی واچێ با مەنسووربەک هایژ نەبووە ئەمنا نمازوو بلمێ و جەریمە ماکەڕوو مەنسووربەک ئیسە حاکم و شۆشمی وارینین و نگابانی مەرزیش پەنە ئەسپاریە دەگاو شۆشمی وارینێمە ئاستە جیا و داما سەرۆکوویێ و دەستی چەپە و لای واری ماوە و بانیوی بەرز و پانەوە جەمێک و تێبێنێ گۆشێوە و دلێ دەسێ و یاگەی ڕەنگینێنە یۆتلیا مامۆم بە ئیشارە واتش ئانە مەنسووربەگا بەزەنە هەسەرەزەردە جیاوێ بێنە وەزعەکێ چون یەواش سمێنێرە و پڕمێچش نییە بێنێ لاوێ سەرنجام پاسە عبەزوەنە پاڵ و بێدەنگی وێمانە و لا وەرم و گەرم و مەنسووربەگیەنە نیشتی مێ مل و مەرزێرە و ڤێڵیایمێ پۆڵی مەرە کە کەمی و دووری کۆتیمێ مامۆم ملەوانە زەنگوڵەکەش کردۆ مل و هەسەرەکی و واتش ئیتر دەس و ئێرانی مامەیاوەلا و ئینە چێو لای گرد هەر عێراقە یەکەم سەرچێرای خاک و عێراقی مابڕی و ڤەسی میرە دەرەنە ئایوە ئامانە ڕامە ئاوەکەی وەڵابێ و دەرەکە قوڵ نەرمانێ هەسەرزەردە نەمدراوداش دلێ دەرەی مامۆم کڵاشش پانە بێنێ و من چەملار بێنێ بەرشابار و دۆدرێ ئاوەکەی بەڵام مامۆم کەمێ و لباوە دما و بە گوژمی ئاما و یەکسەر نیشت پۆس و دەرەکەیەوە دەگاو پاڵانیای هۆرسێ بێ هارگە دووکەڵی کەرێنێ و کەرگوجوجەڵا ڕۆشا دەست بە نەکەردەبێ توتێ ماتڵی ژەمەنان و ساوی پەشۆکنێ بێنێ و ئانە جایشە سەر و ئێمە نابێ بەر و پاڵانیایۆ یاگێوەنە و لا هانیویەنە لامادا مامۆم ئازا تۆرەکە و هەسەرزەردێش گرت و ئێرش کردە و چای ژنیا سەر و تووشەبەرەنە نان و سیراج و کەرێش بەراردێ شۆن و نان و چای واردە ئێرە کۆتی مێڕا مامۆم باچێ مشیۆ تا گەرمژ نەکردن دەرەوە ئەشکەهۆڵی بڕمێ دەرەوە ئەشکەهۆڵی دەریوی درێژ و چاق بێ و هەر نەبڕیێوە جار دەنگ و ژەرە ژەوێ دوورۆ ئێ و بڕێ وەختی خشخەڕەوێمانێ و بە بۆڵەبۆڵ سەروار و ڕاکێ ماوە وێژە ئەرمانێ ئەنە تەماشۆ بین و گۆشا سەرزەردیم کردە بێ ڤەنۆزی گێرێنێ خەمم بێ وەرمم گن و پۆرە و گن وەرە کۆتە بێنە ویر و قەڵبەزی وەروە مەرەواچنێ داخۆ ئیسە کامیل خەریک و چیشیە بۆرە بێ من چەنی ژویارۆ شۆنە ماوێ و دەرە بڕیێرە هەسەرزەردێ گۆشش تێژش کردێ و پێش هۆرگرتی ئاندەش نەشی پەنە هەراهەرێ و پێڵابی مامۆم باچێ ئانە دەنگ و ئۆڵاخ و ئۆڵاغڵارا عەبابێڵێن هەسەرزەردە کۆتی بێ پەلەپەل مامۆم هۆسارەکەش گرتە دەسەوە واچی مەرگیر و ژەڵنا گۆشما مەڵارۆنە کەم کەم نزیکی بێمێ دەنگ و سما و زەنگ و ئوڵاخا و هەرا و مەردمی تێکەڵ بێبێ و ئەجێ ڕۆ جەنگیە پرسان مامۆیم ئاگردە ئوڵاخە چێشە واتش ئانە گرد وەر بە شاپەنن و جە چاڵە وەر بە کاوە مەیاوە و وەر بە پێی شارە زووری و هەڵەبجێ بەرا عەبابێڵێ هەر یانێ و دە پانزە ئوڵاخیش هەنێ هامنانی وەر بەشە پەنە بەرارە شارە زوور و زمسانی هێزمێ کە نزیکتەری بێمێ مامۆم هۆسار و هەسەرکیش بینا هەژگێوە و منی چش ڤەزنانی ڕۆ واتش با ئاڵێ بلا ئەنا تۆزە ئەزیەتمان کەڕۆ دوای ئانە کە کاروانەکە چەم ئاوابی و هەراهەراکە نیشتۆ مل و ڕێماگرت و جمای مێراوە من ڕانیم تۆسێ بێنی و خاز نەتاوێنێ بلوڕانە کە یاوامێ سەرروکەلی ملیە و چوو وارۆ تا چەم کارکەڕۆ هەر دەشتەنە و تەموغوباری ویلێڵی سەرگرتێنە هەر سەرروکەلیۆ لا ڕاست و ڕاکێوە کێڵیوی دیاریشدا ڕۆمانیا کێڵەکەی هەسەرەکیما بەرەوە بەستۆ لوایمێ دلێ چایخانە بێ پوسەرە و دلێ جاخێوەنە کتریەوەی سیاوە و دوێر قۆریە تۆق گیریە قەراخ و ئێریوی کزیەنە
سەر و ژیڵوبوڵی و ئارام شاگرتە بێ و بەلاچەمێەوە دیێنێ پێی چایچیەکەیشە. کابرای چایچی چەنی مامۆیم کۆڵ وەشی توشی چایخانەکەنە بە تەڤەنی و تاپیرێ یاگێ ئەرەنیشتەی وەشی کریە بینێ. چەنی مامۆیم نیشتێ مێرە. کابرای کاسێ بەنە بەرواوەش بێ ئاردیمێ. نامێش ئۆل ئەزیز بێ و وێش تەنیا بێ. هیتی و پاڵێ شڕێش کردێ بینە سەر و پەیاوە و دەسماڵی بیبۆرش دابێ مل و شانەی شەرە و کڵاوێ ڕەنگ پڕێش سەرۆ بێ. دەم و باساوە سەر و چایش پێی یای مێرە. مامە باڵینە کوڕ و ئەلی برای ماوە پێدا تاتێش بەروش. ئۆل ئەزیز دیا منەنەواتش وەئی لە چریکەی باوکت سیاو چەمانە وەژ ماچۆ. ڕۆژ کردە ناوە مامووی میواتش یانەی ئەلی هەن لا یانەکا سۆفی کریم جەبێن یانەی داوڵبەگ و یانەی شێقڕەشی. دوای سەر و چای واردەی کۆتی مێر ڕا و ئۆل ئەزیز و چایخانەکەش ئاسماجیە. مامۆ ماچە چێولای سەرچێرا و سواربیە زامەتە بە پێی گنمی ڕا هەر لێو کەمانیای ویم گیر و کۆڵی. هەرچەند کە ڕانیم تۆسێ بێنێ بەڵام کۆتا ڕا و ئاندەش نەشیپەنە ئامانێرە و پێسە گۆگێ ڤێرێنێ. ڕانە پەرسان مامۆم چی ئۆل ئەزیز قۆم و مامژەعەتەیە؟ مامۆم دیان پوونەوە بە زەردەخەنی بە واتش نا باوەڕ مەکەرو. ئیدیش بێسە مامژەعەتە کوردێ هۆرامیانە خاس فێری مەبە. ئەتە و هەسەنی وەختوگوش جە دۆڵانە و ئامێنە و نۆسوڵەنە چەند زاوڵێش بینێ و گۆرش کردنی بەڵام هەڵای جە قسەکردێنە فەرق و ژەنوپیای مەوزڵ. هەسەرە زەردە هەرچەند جارێ و گترێ و کەرێ و گرگ یانیش کەرێ چەم و گۆش و دیێ شارە زوورە. مامۆ ماچێ هەوا وەتەنیش کردن. هەسەرە و شارە زوورێنە. پەرسام شارە زوور چی؟ مامۆم وات ئاخر مردم و هۆرامانی ماینە و ئۆڵاخی وەی ماکەڕۆ چون بەزمێ نێرۆما و ئۆڵاخا درێ مڵکا هۆرامانیانە ڕاشامە بۆوە. ئیتر مردم هەروەت هەر وەیا هەسەرێ وە شاگەرەکە بۆ ملا شارە زوور وەیا مازەشتەنە سانە و مارە. شۆنە ماوێ سەرە چێرپیمای کەمکەم مڵکی و یانێ عەبابەدەیما هەر جەوارۆ وەنە پێدێ بێ. کەفرەتەر بەسیمێرە لا دەسی چەپ و دەگێوە دوی دەسییانی فرەگۆری بە دووری تەختەتەڵانی ویزەلامی جەیۆی وشا نیشانەدا. مامۆ ماچێ ئا یانە واری نیشا یانە شێڕەشیر یەنێ و ئی سەری نیچا یانی داوڵبەگی یانە و تاتەی چت ئینێ چا بینەنە بەڵام چێگۆ ئا یانێ کە ئاڵێشا ئینێ چەنە مەپیویە. کە بەسیمێرە وار یاوامی سەر و جوێوێ. چاگە دەست و چەم مافێنە کردۆ و سەرولامشت ئاوی ماواردە. مامۆ ماچێ ئینە ئاوە و کانیە بەهارێنە و هانەکەش ئینا پاسەرۆ. چامای کەنار و جوەکێنەوە وەرو یانا داڵبەگێنە کۆتی منڕا لای ڕاست و ڕاکێوە و بە نزمی کەڵەکێوێ وارەنە باخچێ و بێ کە بڕێ ولی وەشە وەشێ و چێگە و چاگەش بازێ و هەنارێ درێنێ و پۆسقایمش چنەبێنێ. کەمی وارتەرە و هەر قەراخ و جوەکێنە هەسەرەکەی مابەسە و بە دیڤێر پلەکانی هۆر وەسیمێنە درێ تەڵانێوە و هەنارە. هەناری بەرزێ ئەجێ نەمامەتفیێنێ و زڕێنێ. بندیوار و تەڵانەکێوە یانە و هەیوانی و بێ چەنی دەنگدای مامۆم قەرەباڵقی هەیوانەکێ ئاما پێوای ماوە. تاتەم بێ و دیڵە عالی و چەند کەسێوتر. کەمکەم یاوانە کە چا کەسا یۆشا برا و دیڵە عالیین و حەمەش نامێن و یوێ چا ساڵاژ ماچاو واڵێشەنە. دیمانی مەڕۆوە هەمتەر کەسێ ئامێ و چەنیمان کۆتی باسێ. مردمەکە زوانێ و تەرشابێ و من ئەوەڵ جارم بێ کە چەنی ئازوانیە ڕوبەڕوو بێنێ. ئاڵێ دلی وێشانە گر پازوانیە قسێکەرێنێ بەڵام چەنی من تەلاش کەرێنێ تا بە زوان و من قسێکەرە. ئەجێ بازێ و چایشاج ئەوەڵ جارشانە کە زاڕۆڵەی پی زوان و منشا چەمپەنەگنۆ. دلێ ئاجێ منە چوار خانمی پۆشتێ و زەریفی بێنێ واچێنێ هەر چوار کراچی داڵبەگێنێ. کافیە خانە، ئامینە خانە، نەسین خانە و مەلێحە خانە شانامی. سەوایشۆ مامۆم لواوە پەڕبەدڵ حەز کەرێنێ چنیش بلووە.
بێتاقەت و گرچێوێ بێنێ چێگە تاتەمودێڵێم نەباگر کەس و گرچێوێوم لاوە بێگانە بێ نە تەڵانی ئاتەڵانێ بێنێ و نە درەختێ ئادرەختێ ئاوێوە ڤەر و ئاتەڵانێ نەکێ مەشتەنە بێن مێویێرێ بەڵام تافێ و نەبێ پۆشە پڕۆرە بازێ و تەڵانێ وێرانێ و بڕێ و درەختی پیری بێگیانێ چیلاو چۆلاوە ئەرمانێنێ کە ڤەڵتەر مەڵکداری چاگە باو بێن بەڵام ئیسە گرچێوەجێ خاوەنەکەیش بارش کردن ئەبابێڵی ئیدەس و ئۆڵەسۆ ئەبابێڵی پیدەس و پۆڵەس و دەریڤیۆ بێ ئاوە کانیە بەهارێ دیم و نسار و ئاشان یەرە کە شان و نشوری بێ و ئێمە ژیانەما چابێ گردە لابلای ئێ ئەوەڵجار یاوێ لایانە و شێخەفەرەجی و دماجا ڤەر و دەم و هۆشەکەیانە و داڵبەگیانە و ئاتەڵانێکیانە و ئێمەش چەنە بێڤێرێ و یانەکا سۆفیۆلکریمی و شێخڕەوفی ڕەڵێ کەرێ و چۆلا یانە و شێخڕەشیەوە قەڵەزە پێکێ و لێ پێدرێ مڵک و بویسانە پاین و دەگێت یانە کۆنەی شێخەکە ئەرمانینێکی یانێ ئەبابێڵی ڤەڵتەر وەزعێوێ چامنیشان نابیە بێ چون ئایانێ هەر ئەجێ کێڵێنێ و دۆر شاگیریان زاڕۆڵێ نزیک بەیانەوە ئێمە زاوڵی شێخڕەوفی و شێخ کەمالی بێنێ شێخڕەوف دەوێ کناچێ و کوڕێوەش بێنێ عەبدوڵای کوڕش کەمێ و جەمن گولانەتەر بێ و گوڵزارەی کناچێش هامتەمەنە و من بێ و گوڵباخە جەگردی ماگۆرەتەرە بێ جەزاوڵا شێخ کەماڵیش تەنیا ئەمجەد شەریک و ئێمە بێ کە جا عەبدوڵای ئامۆزایش گولانەتەر بێ یاگی کەیکردەی ما ئەغڵب باسکەکە چەنی بانی یانەکا سوفی و یانە کۆنەکا شێخڕەشیدی بێ کەی مافرەتەر چەمەشاری کڵێ و زۆرانی و بازبازانی بێنێ تاتەم چاوەتەنە دێردێری گنێوە یانە دووجێلەنە هەرمانە کەرێ چاگە سەرپەرسی مڵکیوی کەشاوەرزی دۆڵەتی کەرێ جەنەبیەی تاتەی منە کەسێک کە فرەتەر دۆنیم لالۆحەمە بێ لالۆحەمە کوڕێوی گەنجی پەنەیاوا بێ و تاتەمش فرە وەشسیە جیا چاڵی کناچێکی داڵبەگی و بە تایبەت کافیە خانە هەمیشە سەردای ماکەرێنێ و هەواڵ و من پەرسێنێ و ئەمانەتیم ئەسپارێنێ بە بابەژەنێ ئاپایزە نەکی ئاستاشان مارەسە و واچینی جاری و زووە و با ساڵی و تەرش پەنە بشۆ هەم گۆرەتەر بۆ و هەم زمانی کوردیش خاستەر فێر بوو پاییز و 1950 کیاسەشان مارەسە مارەسەکەما دەرەنە بێ ڕاز ڤەر و یانە و ئێمەنە و چووارۆ هۆشێوێ گۆرێش بێ و دیباری وی تەڤەنین دۆرش گیری دڕاستە هۆشەکێنە و تەک و نساری و ساختمانی وی گۆرەی یەکچین بێ لا وەراسانی چۆ چەپ و ڕاست دەبێ ساختمانی تەری بێنێ جە هەر کامجە چوەرە کاشتەنە و پشتە و تەختە سیاوەکەیەوە وێنی و مەلک فەیسەڵی کۆیابێ دیوارەڕە و نەوارێ بە جە پەرچەم و عێراقی جەڕاس و پەی چەپی سەرچێر سینە و مەلیکی ڕازنێوە چاوەختەنە و جە مەدرسەنە گر ساعبانی و چێوەمە پەی واردەی دێنێ پەنێ کە گاهەن شوتی گریابێ و گاهەنی جنوەی و جارجارێج پەنیرێ بە کە پەنیرەی هۆڵەندیە ژواچێنێ پاین هۆش و مەدرسەکەی چۆ کەناراوەکی قەتار شابەسە بێ و بە ڕیز دیێنێ نەدلێ هۆشەکێ هەڵا زوانی کوردیم بێگرفت نابێ بە تایبەت بڕێ و پێچێنە و چانیشا چەنی درکنای ششی کێشەم بێ من هەر شش واچێنێ و ئاڵێ شەش شاگەرەک بێ وەزع و دەرسیم خاسە نابێ بەڵام مامۆساکەیم بۆ نەو تاتێمەوە بێن شا چەنیم خراپ نەبێ و فرە وەختا بە تاقەتەوە هەڵێم پەی ڕاسێ کەرێنێ بڕێ وەختێ چەنەم وازنێ کە گۆرانیە واچوو ڕێ و دەرس و مەدرسەکەیم کە تووتەڕاوێوە بێ بە دەنگی بەرز و بە ئاوازۆ واناوە کە هەر فرە حەز شاپەنەکە فرە وەختا چەنی تاتێم ڕامگنەی مەجلس و مامۆساکە تاتەم چاوەختەنە گۆرانیواچی نامدار و دەنگوەژ بێ بۆ نەو تاتێمەوە یانە و ئێمە فرە وەختا بێ بە یاگێک لێرۆبیە و گۆرانیواچە ئاسەردەمیە جانیشا مامۆ هەیەر یعنی هەیەرنوتشی مستەفا و حەمەلاوی شێخ حەیدەر و عەبابێڵی و حەمەحسێن کێمنەیی و بازێوتەر تاتەم و مامۆ هەیەر فرە وەختا پێوەرە بەرگرینی و گۆرانیواچێنی مامۆ هەیەر بە تەمەنجە تاتێم گۆرەتەر بێ
و هەر پاشێوێچە بە ئەزمونتەر بێ بەڵام بە قسەی مردمی چریکە و دەنگەکەی و شێوە واتەکەی لا تاتێمەوە بێ گۆرانیە تاتێم گریاگێەوە سەر و زواناوە بێنێ تەنانەت زاوڵێ بەردەوام گۆرانیە تاتێم واچێنێ چاوەختانە و جەژنی وەنە مامۆهەر یانەما بێ و گەرەکش بێ جەژنانە دوو بە من بڕێ و زەڕی وردە زەڕەکە و من هۆرگرت و سکێوێ بە نرخ گۆرەتەرە ژنیارە بەڵام من ئەجێم فرەش بەردەن و کەم ژنیانەرە کارێ ئەوم کرد تا مامەڵەکە هەر ڕوشکیاوێ مامۆهەیەر واچێ تۆ حەساب مەزانی تاتێکم پارێزگاریم چۆ کەرێ واچێ نا حەساب خازم زانم سەرنجام مامۆهێری پەرسانی چنە یەرەیە کەرا چەند واتم 6 ماچۆ نە شۆنە و کەمی و شۆن کۆتەی و پارەگرتێرە وەختی ویاوانێنە کە هەڵامکردن دنیا ژیرم نەکەرێ ژیبای ماجەبەین و یانە و بەگ و شێخانە کەمکەم بڕێ و چێوێش پەی بەربستی مێ تا وەختی و قەڵوەز بێنمێ من چەنی دۆروبەرێکام هەست بە جیایی نەکەرێنێ و گرد هەر شەریکی بێنمێ بەڵام چێگە فەرق و ئێمە و هامساکامە هەر فرە بێ ئی وەسعی تاتەمش پێکا بێ و تەلاش کەرێ تا بە جۆرێ و بەرخوردش پەنەکەرەوە پەی ئانەیە ئەغڵب گنی تاریفی ناڕێکی دەرزوانای من و بە گران ئەسای جلوبەرگی و باقی چێواتەری پەی من و ئاپاسە بەڵام هەرچی کەرێ هەر کورت ئارێ کەلاس و دوێ بێنە سابانی هۆرسامەیە و جەمیوی فرە هۆرامیە ئامێنێ ڕعبا بێدێ کەمکەم پێم بەرکۆت کە یانە و سانی و کەسوکار و یانە و سانیەنێ زیاتر دۆر و یانە و داوڵبەگی گلێری بێبێنێ ئادەر نەشی پەنە یانە و سانی لوێرە هەڵەبجە و باقیچ هەر عەبابەدەی منێوە و پانە هەری و یانە کۆنێشە ئاوەڵان کردو ئۆڵخە فوربەک ویش و زاوڵش عەبابەدەی منێ من هەست کەرێنێ جۆدرێسێم یعنی شەریکیم پێی پێدە بێنی بە ئامای ئالیشا کەمکەم ئاڵانی عەبابەدە زیاڵش کرد چاوەتەنە لالومەجیدیج ئاما ئاگێ تاتەم گرت جارێ بە من واچێ ئانە قۆم و تون لال و مەجید جە ئەڵێمەوە یاوێ بە من مەجید و لال و خەفورەیش واچێنێ و نۆسوڵی بێ لال و مەجید جوانێوی پەنە یاوا و پەنە کۆتە بێ بیرما ئەوەڵین سەعاتە و دەسیم ئا سەعاتێ بێ کە تاتێم لال و مەجیدی و پێسانی چاوەختانە دمانی مەڕوێ و لال و مەجید چەنی بەهمەنبەگی و دەوێر کەساتری گۆشە و نشور و هۆشەکی ئانە و داڵبەگی و مدرێ بنێرە و خەریکێ باسا بێنێ ئاڵدەش نەبەرد هەراهەرا و هەربەنا و گرمە گرم و زەنگ و سم و ئۆڵاخا عەبابێدێ کە بە بارۆ و ئەشکە هۆڵۆ vەزێنێرە یاوا لایەنە و داڵبەگی هەرن نەمازانە بەهمەنبەگ سەر و دیوار و هۆشەکێوە پڕارە و کابرێوش دا زەمینەرە و نیش سەر و سینەیش مردم بە پەلە وشە یاونا و کابراشە چیر و چنگا بەهمەنبەگیەنە بەر کیشت و ناس شاکشوش واسینی کابرای بەتێڵا کشتە بیەنش سمتە و هەرەکەی شەرە و واتە بیەنش دەبڕۆ و دژمانی وەژدێنە بە تۆنێ و ئێرانیا بەهمەنبەگ و لال و مەجید چامای و دماتەر ڕژیم و شانشای ئێرانی گرتی و هامڕا جەمی و تەری تیروارانش کردی چەنی بەگزاڵ هۆرامیەکە بێنما وەش بێ گر بە جۆری و هەست بە غەریبی کەرێنمێ من چاگە و تا ئاوە جەکەسان نۆسوڵیم تەنیا یەک جار و ئالیش پێی ماوی کورتی لال و عەبالمم چەمپەنەکۆت لال و عەبال جە هەڵەبجۆ ئاما بێ و ڕاژ بستێ بێ ئاگە و ئاما و سەردای ئێمەش کرد ئەجێ کەم کەس بێ خەما بەرابەر و یانە و ئێمە و پۆڵە سۆژەنێڤە گردمانی مەڕێ و بە دەنگی بەرز دەست کەرێ بە شیوەن واچینی برای مەردەیش لاونەوە فرە وەختا چەنی دەنگ و ئاڵێ دێدێچم داخی دووری تەلیک ناچێش بە هەرسی کوشنێرە من و دێڵم بێنما خراپ نەبێ بەڵام جارجاریش تێکی شێنمێ ڕوێ هەیوانەکینە بێنمێ و واتش دالوە ئا پیاڵا بارە باسەر و پیاڵە چای بوەرمێ هەردوێ ما بێنمێ من مەزا خەریک و چیشی بێنێ حەز نەکەرێنێ دەستش بازوو کە زۆرش کرداوەنە هۆرسانێ و دەم و دوای پەیدری یانەکەی و ئاردەی زەمبیلە و پیاڵەکە واتم دەی وەڵڵا گردی ماڕوو
لەوانی دلێ و نەمانەی زەمبیلەی و بەرزم کردەوە نەزانام چنی بیت دەستمەوە کۆتەرە و پیاڵەی بیە توم و ساناڵێ دلی یانەکەی کە زانام پاسنەنە یەواشیەوە بەرەکەنە زیانێرە و وێم یانا قەراخ و هۆشەکێ یانە و داوڵبەگی هەر چاگۆ دەنگم بەرز کردەوە واتم پیاڵەکەی گرمە ڕیە و ئانا منیش لەوانی پێلا تاتێم ئیتر بەڕەمایی ڕۆ هەڵەبجە کۆتاڕا جوەکی قەتارەتوانی ماستی بێجیا و چاوەختەنە کە زۆرم ئاردەبێ و دەشتە و تەقتەقانی ماشینی و پەشتی و ئاما و لامەنەمدرا ماشینیوی جیب بێ ڕانەندەکەم ئەژناساوە ڕەفیق و تاتێم بێ پەرساش خێرا واتم لایم دوو پێلا تاتێم واتش بۆ سوار بە ئەجیان پێی هەڵەبجێم بەرۆ کەچی گێڵنانی شۆ ڕواعەبا بەدێ واچێ ژەنە و داڵبەگی بە دووربین کردن یۆ چەمێ و پەرسانش ئەرێ ئانە زاڕڵە و کینم ڕەمە و پادەشتێرە جوابش ئەژنێنەوە کە ئانە تونی و پێلا تاتێڵملی جا داواشا کردێنە ئۆ من تا بە و بەروتو تاتم چاوەختەنە لوا بێرە دەربنی خان و چاگە هەرمانە کردێ منە بەڵتەر چەند جارێ و چەنی تاتێم لوا بێنێرە هەڵەبجە و ئەجێم ئەگەر بیا و هەڵەبجە چاگە چەنی ڕەفیقا تاتێم تاو بلو پێی دەربنی خانی بڕێ و چاکە ساکە ئامۆشۆما کەرێنێ و ڕەفیقی تاتێم بێنێ ماشینێشا بێنێ و مسافرکەشیە کەرێنێ هەڵەبجەنە یاگی دیاریەیەش کە زەین منە بێ چایخانە و حەمە پایدەری ژواچێنێ چایخانە و حەمە پایدەری بەراور و بەرە و ڕووبەنسار و قەیسەریەکە و هەڵەبجەیەوە بێ و سەر و ڕەفیوی شۆ تەجی لێوەنە هەمیشە دەنگ و تاتێم و مامۆهەیەری بەرز بێ کابرای ماشینداری هۆشەکی یانە و داڵبەگیانە ڤەزنانێرە و کناچەکە داڵبەگی دۆرە دانێ و چیر و پەرسانە بەردانیشاوە پەی یانە وێ ما و مەرزنانی شاراوە ڕۆژهاتنی تاتێم جعبابێڵی و لوای پێ هەڵەبجەی و چاگەچۆ بە سەردای لوای پێیانە و سانی سان هەیوانی و نەکدیێنە دلێ هۆشێوی گۆرەی نیشتە بێرە پێوی کەڵەگەت و باڵا بەرزگنێ بەروچەمە من و تاتێ چیم لا یۆیەنەوە بەرابەر و سانی و نیشتی مێرە تاتەم و سان کۆتێ قسێ بەڵام من دەوێت چێواوە نەشێو نابێنێ یەکەم دووچەرخێ و بێ کە قەراخ و هۆشەکێ و لا دەست و هەیوانەکێ نەپاڵ دریابێ دیوار و هۆشەکێوە دووەمیج دەنگ و ئا بە چەمری چڵابێ کە دلێ وڵەکەڵەکە دیوارێ هۆشویانەکاوە گنێنێ گۆش دیوارەکەی بە تەوەنی مەرمەڕینی ڕاستی کریە بێنێەوە و پەڕێ بێنێ وڵێ زانینێ تاتەم نەماز و تخن و بە چەمری چڵەکە گنو ئاڵ هەمیشە چانەیە تەرسی کە من دەست کرد و وڵەکەڵە کێرە و چێوێ و گەزم پابوونۆ جریوە و مریچڵام نیابێ ئۆلاوێ بەڵام زوو وێ میاونێنە دووچەرخەکەی و ئێنێ دۆر شۆری دووچەرخە سواری نەزانینی و زیاتر زۆرانیش چنی گێرێنێ مشت و مڕ و من و دووچەرخەکەی تاتێم بێتاقەت کەرێ و یاونێش ئاگە تا بە دەنگیوی باریک و چڕم بەڵام من فرە ئەژنەوێنێ و کەم گۆشت دێنێ ئانیشە تاتێم مەجبور کەری کە جارجار بێ و بنەم و پەلێم و بەرم و لاوەشەنە بنیومەرە بەڵام هەر تاوێ و دووبارە وێ میاونێنێ دووچەرخەکەی سان چخۆڕانکیوی ژەرەژیش پورە و مشکیوی ئەڵوەندش سەرۆ بێ جەکێشە و من و دووچەرخەکەی و تاتەی منە سان لاو من گێرێ و چنی هەر هەڕەشە و گاڵگەستی و تاتێم ئێنە میڵان و واچێ ئەلی وازش چەنە بارە زاڕۆڵەن با بە کەیف و وێش بوو چێوایە کە جەددڵ قسا سانی و تاتەی منە دەستگیرم بێ هەر ئانێ بێنێ کە دلێ کۆمەڵی هۆرامیەکانە گریاگێەوە باس کریێنێ و بێنێ بێتاقەتی پێی هۆرامانی و بێزاریجە ئاوارەیی و وەشڵی پێی ئۆسای و من زووتەری سانم چەند پەنە کۆتە بێ چەقڵاوا بێ ئاڵ بە چەکمێ سوورێ و کڵایەوەی نائاشنێوە سەر و ئەسپی ویۆ و دلێ جەمی و تفەنگچیانە بە پەلە ڕوە و دەگا منیش باوش و بابای منە تۆقڵێ و تفەتەڕێ دەسە و دلێ هەرسانە پێی ڕێزیوی گمبیەی سان و هەڵەبجەی نزیکتر و ئاشناتر گنێ بەروچەمە دمانی مەڕوێ و هامن و هەمان ساڵی هۆشکی یانە و داڵبەگی و سێ و ئاشپەسخانەکەیشانە کە وەروەران ینی وەرنیشت و هۆشەکێوە بێ جەمێ
ژەن و پیا نیشتێ بێنێرە و دۆر و ڕادیۆی ویشا دابێ. باتری ڕادیۆکەی ئەجێ ڕادیۆ و تەری تازەپەنەیاوان و هەر بە حاڵجە ڕادیۆکەی وژ گولانەتر بێ. دیار بێ باسی وی گەرمە. من دەم و کەیکردەی و جارجار گۆش دێنێ قسا مردمەکە وەش حاڵ نەرمانێ. ئەژنیم یوە جەکناچەکە داوڵبەگی وات ئێمە دۆڕانمان و ئێوە برتانەوە گیرم کردە بێ جەسەرێەوە حەز کەرێنێ کە ئێمە بەردەن ماوە و جەلێوی چۆپەنەم گول بێ ئالیشا دۆڕنانشە باسێ بەردەی و دۆڕنای گەرمی بینێ.